خۆشببختانە ئەوەی کە جێگەی دڵخۆشی ئێمەیە وەکو پرۆگرامی ڕۆژەکینێ بەردەوام هەواڵی ئەوەمان پێدەگات کە گەنجانی ئێمە کوڕانی ئێمە کچانی ئێمە لەنێو پاڵەوانەتەکان هەم پاڵەوانەتی جیان هەم پاڵەوانەتی ناخۆ لە عێراق و لە هەرێمی کوردستان پلەی یەکەم بەدەستێنن بێگومان ئەمە بۆ ئێمە گرینگە و گرنگیشە باسی ئەزمموی ئەوان بکەین لەنێو پرۆگرامدا بۆی بزانین ئەو ئاست و پلەیانی کە بەتەسیرن چۆن بەدەست هاتووە ئەمڕۆ بە خوشحاڵیەوە دوو کچی پاڵەوانمان لەگەڵدایە کە بێگومان بەشداریان لە پاڵەوانەتی گۆڕەپان و مەیدان کردووە نازنا و پلەی باشیان بەدەستێناوە لەم پاڵەوانەتێدا ئەپرسین پاڵەوانەتێکە لە چۆکراوە گۆڕەپان و مەیدان ئەو وەرزشانی کە ئەکەونە چوارچەوەی گۆڕەپان و مەیدان و لە هەرێمی کوردستان لە چ ئاستێکدایە تا چەند کەلوپەل و پێداویستی و هۆڵ و شوێنی وڕاهێنان و ئەمانە فەراهەمن لێرە کچان تا چەند هاتوونەتە پێشەوە بۆ ئەم جۆرە یاریانە ئەمانە کەم هەمووی کە لە پرسیار و ئاڕەسەی میانەکەمانی دەکەین کە زۆر بەڕێز دکتۆر ئەحمەد بەهادین بەڕێزیان هەم ئەوەکو ڕاهێنەرن واروە هەردوو پاڵەوانی شەهۆنیان ڕەفعەت و هەرین هەڤاڵ پاڵەوانی عێراق ئەمڕۆ لەلامانن زۆر زۆر بەخێر بێن پیرۆزبایان دەستکەوتتان لەکەین بەخێر بێن و بەیان زۆر زۆر بەخێر زۆر پیرۆزیشە دکتۆر با لە تۆ دەست پێ بکەم پێشەوەی باسی پاڵەوانێتێک بکەین و ئەو نازناوەی کە بەدەست هاتووە وەرزشی گۆڕەپان و مەیدان لە کوردستان بەگشتی لە چه ئاستێکدا ئێستا ڕای دەستخۆشی بۆ بەڕێستان سپاس بۆ کورسات کە دایمە لە دەستپێکی ئەوەیان کە دوای پاڵەوانتەکان یەکەم ڕاگەاندنن کە ئێمە بەسەرەکەنەوە چەندین جار پاڵەوانەکان ئێمەیان بەسەر کردوێتەوە دیارە گۆڕەپان و مەیدان مێژوویەکی زۆر جوانی هەیە بە تایبەتی لە شاری سلێمانیە چەندین ڕاهێنەری بەتوانا و پاڵەوانی باشمان هەبووە و بە تایبەتی لە کچانە ئێمە پاڵەوانی عێراقمان هەبوو کە نوێنەرایەتی هەڵبژاردەی عێراقیان کردەوە بە خۆشحاڵیەوە ئەم یاریە لە سلێمانیا بەرەو پێشە ڕوە بۆ نمونە شکاندنی ڕیکۆرد ئەمە سەنگی مەحەکە کە یاریەکە بەرەو پێشەوە چوون ڕیکۆرد هەیە لە هەفتاکانەوە نەشکاوە نەگۆڕاوە ساکچێکی شاری سلێمانیان کوڕێکی سلێمانی و ڕیکۆردداشکێنی ئەمە مای خۆشحاڵیە کەواتە یاریە بە شەونوخنی و بەماندووبوونی چەندین ڕاهێنەر و چەندین کادری یان پسپۆڕی ناو ئەو یاری بۆیە ئەمە زۆر ڕاهێنەرمانیەوە زۆر پاڵەوانمان هەیە کە لەم بوارەیە لە ناو شاری سلێمان کە ئێستا نوێنەرایەتی عێراقی شەکەن بۆ هەڵبژاردەی عێراق بە خۆشحاڵیەوە وەکو یاریەکە زۆر بەرەو پێشەوە ڕۆشتووە زۆر باش چەند جۆر یاریەکەوێتە نێو گۆڕەپان و مەیدانە بۆ کەسێک کە نازانێت گوێ لێ یاری گۆڕەپان و مەیدان کە یاریە بەهێزەکانیشی پێڵێن یاری بەهێزەکان چکووە پێویستی بەهێزی زۆرە یاری گۆڕەپان و مەیدان خۆی لە بیزیاری زیاتر ڕگەیەنێ لە ماراسۆنەوە دەست پێ بکە بۆ ماوە درێژەکان بۆ ڕاکردنەکان بۆ ڕاکردنی کورس 100 مەتر 200 مەتر یاری بەرهەڵۆز بربەست وە بازدانەکانە بازی بەرزە باز بەدارە بازی زانای پێڵێن بازی درێژە سێبازە و هەڵدانەکانی ژەگرێتەوە وەکو هەڵدانی قورسایی هەڵدانی دیسک هەڵدانی ڕم وەکو ئۆلۆمپیاد بینیوتانە ئێمە یاریەکان کە لە سەرەتاوە لە لێوێنان و دەستی پێکرو لە یاریەکانی گۆڕەپان و مەیدانەوە دەستی پێکرو کەواتە هەم ڕاکردنە بە جۆرەکانیەوە هەم خۆ هەڵدانەکانە هەم فرێدانەکانە هۆنیاگیان بەیانی باش بەخێر بێت و پیرۆزبایی ئەم سەرکەوتنەشە لە یەکەم زۆر سپاس بەمنن هەستە چۆنە کاتێک کە لە پاڵەوانێتێکی ئاواییە لە یەکەم بەدەستێنی هەستی تۆ چۆنە حەزەکەم باسی هەستی خۆتمان بۆ سەرەتا سپاس بۆ میوانداریتان هەستێکی خۆشە تەبعاً بەڵام یعنی تەماحی من لەمە گەورەترەکە لە پاڵەوانێتی عێراق توانیمە بۆ جاری دوم کە ڕیکۆردی عێراق بشکێنم لە یاری 400 مەتری بەربەست زۆر سپاس بۆ دکتۆر ئەحمەد و نادی سلێمانی کە هەمیشە هاوکار بن ئیشەڵڵا ئەمێ خۆشم بۆ بتوڵەی دەرەوە ئامادەکەم تقریبا 23 ڕۆژی تر پتوڵەمان هەیە لە تونس پتوڵەی وڵاتانی عەرەبە هیوادارم نەتیجەیەکی باش بەدەست بێنم هەستێکی زۆر خۆشە هەڵدانێکی زۆر باش ئەمێ بۆ ئەوەی کە تۆ زیاتر پاڵنەر بێ بۆ ئەوەی کە زیاتر ئامادەکاری بکەی بۆ خۆت طموح زیاتر بێ ئەم سەرکەوتنانەوە بەڵێ تەوان زۆر باشە هەرینگیان تۆ بەخێر بێ پیرۆزبایی لە تۆشەکەین ئەگەر تۆش باسێکی هەستی خۆتمان بۆ بکەی تۆش بە هەمان شێوە کە ئاستێکی باش و پلەی یەکەمە بەدەستێناوە بە هەمان شێوە تۆش زۆر سپاس من لە وەکو یاری ستقلەکەم یاری قورسایی پلەی یەکەمە بەدەستهێنا هەستێکی خۆشم هەیە بۆ پاڵەوانێتی دەرەوە ئیشەڵڵا خۆمان حازرەکەین و زۆر سپاسی مدەڕیبەکەم دکتۆر ئەحمەد و یانی سلێمانی کە یارمەتییانام
پلەیەکی بەرز بەدەست بێنم لە یاریەکەمە. بە کێشی چەند بەشداریت کرد؟ بۆ تەمەنی ناشیئات کە تەمەنی لاوانەکات 3 کیلۆە. 3 کیلۆە. 3 کیلۆ. باشە. هۆنیا دێم وڵای تۆ 400 مەتری بەربەست. یعنی مەبەست لێی چی ئەم جۆرە یاریە؟ بەربەست کە پێڵم بە موانع عەرەبی 400 متر ڕاکێ یەک دەوری ساحەکەکە. باشە. ئیتر لێکەم وانە 45 متری فەرقە موانعەکانە بێ جەمپی بەسەراکەی دەموانە هەتا تەواویەکەی. ئەگەر لێ بخەی لێ بخەی خۆ زەرەرەکەی لەبەرەی کاتە دواکە یاری ساحە مەدان یاریکە کە ڕاکردنەوەی کە هەمووی بە وەقتە هەمووی بە تایمم. ئیتر کە بۆم نە قاج و بەرمانەکە و شتێکی وابێت کاتی خۆ کەمە بێتەوە. ئەبێ جەمپیشە بەرز بێوانی. کاتە ئەمە ئەتوانین بڵێن دوو یاریە بە تێکەڵی یعنی لەگەڵ ڕاکردنەکەشا جەمپی لەگەڵ 400 متری ڕاکردنمان هەیە هەر بێ بەربەستە ئەمەیان لە خلالی و 400 متر دە بەربەستدانێن دیارە هەر تەمەنە و بەرزاییەکی هەیە بۆ تەمەنی ئەمان 76 سانتیمەترە. ئەم بەربەستە خۆی تەبیعەتی وایە کە قاچ بەری کەوێ کەواتە گرتیتی یعنی لە کاتە ئەبات کاتەکە و خراپە بێ ئەگەر زۆریش بەرزبی هەر کاتە ئەبا کەواتە بێ نزیک بی وەکو ڕاکردنیش بێ بۆ پێڵەن ڕاکردنی بەربەست. زۆر باشە. دکتۆر ئێمە بەس بەم دوو یاریە بەشداریمان کرد و کوردیان یاریکەش هەبووە بەشدار بی. بەڵێ نەخێر بە خۆشحاڵیەوە ئێمە دیارە ماوەیەک پێشەوە لە نادەکانی تریشە پاڵەوانمان هەبوو ئێستا پاڵەوانی کورد هەیە بۆ یانەکانی عێراق بەشدارە بن بەداخەوە لێرە توانایان نییە یانەکان کە تیپی کچان و کوڕانیشانە بێ زۆری پاڵەوانی کوڕمانەیە بۆ یانەکانی شورتە و جێیشی عێراق بەشدارە بن و ئێمە چەند کوردێکی کەش بە خۆشحاڵیەوە لە یانەکانی ترە هەرچەنە کەمن ئەم جاریان بەڵام لەم قۆناغی تەمەنەیە بۆ تازە پێگەشتوان پێم وایە چەند کوردی کەش ئەنجامی باشی هەیە. باشە بۆچی ئەڵەی لە هەندێکیانە کچان کەمن ئاستی بەشداریکردن کچان بۆچی کەمە؟ وڵای بە خۆشحاڵی و سلێمانی باشە بەڵام خۆتە زانی تا ئێستا بەدا خۆباری کۆمەڵایەتێکە بۆ لەوانەیە ڕۆلی ئەوەی هەبێ بەڵام ئێمە و کێشەیەمان نەوە چونکە ئەمە یاری تاکە ئێمە کە هەڵیانە بژێنی قسە لەگەڵ خێزانەکانی شاناکەین بە خۆشحاڵی و سلێمانی ئەوەی تێپەڕانووە ینی ڕێژەیەکی باشی ئێستا پشکی شێری بەرکەوتۆ گۆڕپان و مەدانی عێراق هەڵبژاردەی عێراق لە کچانە زۆرینەی خەڵکی بڵین کچانی سلێمانینەوە مای خۆشحاڵی. باش دکتۆر ئامادەکاریەکان بۆ پاڵەوانێتێکی ئاوا پێویستەکە چۆن بێ هەم ئێوە خۆتان چۆن خۆتان ئامادەکەن و دواتریشە چمە لای هەر بکەن کارەکە بزان ئەوان بە شێوازێک خۆیان چۆن ئامادەکەن چۆنی ئاگاتان لەوانیش ئەبێ ئەو پەیوەندیە تا چ ڕادێک پێویستە لە بینتانە هەبێ بۆ ئەوەی کە باشترین شەواز بچێنێ و پاڵەوانێت. زۆر ڕاستە دیارە پەیوەندی ڕاهێنەر و بڵین پاڵەوان پەیوەندیەکی زۆر بەهێزە یعنی وەکو باوک وەکو دایکە بێ و ڕاهێنەرە لەگەڵیان نابێ ئەبێ ئاگاداری بەرنامەی خواردنیان بێ بەرنامەی مەشقیان بێ یاریکە ئێمە یاری گۆڕەپان و مێدان یاریەکی قورسە وەکو یاریەکانی تر نییە خۆشی تیابێ وەکو فوتبۆڵێن و مەسەلەن باسکە و بالەو ئەمانە هەمووی ڕاکردن و شەکردبوون و هیلاگوونی تایە بۆیە بێ ئیرادەیەکی بە قوتی هەبێ و پاڵەوانە لەگەڵ یان ڕاهێنەرەکە ژووە قورسەکەی ئەوە ئێمە لە هەفتەکەیە بەس هەینی پشوئین یعنی ڕۆژەکانی تری هەمووی لە مەشقین مەشقی سەختە بۆیە ئێمە مەشقەکانمان بەردەوامە بەڵام دایمە ئەمێ ئەوەشم پێوتون بە پاڵەوانەکان ئەڵم لە کاتی هیلاگوونی مەشقەکان ئەوە بێنە بەرچاوتان ئەوە سەنگی مەحەکە بۆی کە تۆ یەکەمبی ئەو یەکەمی ئەو مەدالەیە کە یێنی تۆ بۆ خێزانەکە و بۆ شارەکە و بۆ یانەکە بەهۆی ئەو مەشقەوەیەکەی. ڕاستە هۆنیا تۆ چۆن خۆ حازرەکەی؟ وەکو دکتۆر ئەحمەدی یاری ساحەمەدان یارێکی قورسە تابان هەموو ڕۆژە بمنە تەمرینکەیت و چۆن توانین بیگونجێنی لەگەڵ دەرس و خوێندنەکەتان لەگەڵ شتەکانی تری بەشی ژیانتە. من خۆم یەکێک لەوانی ئەم ساڵ پۆلی 6 بووم زۆر زەحمەت بوو کە هەردووکی کەم ئیتر بەنەوە لە نەوەکان بێکەوە گونجان و تەمرینەکانی خۆم کرد و ئاگام لە بەرنامەی خواردن و خەو هەموو شتێکم ینی پێشان پاڵەوانە دێت چەند 400 مەتری بەربەست ڕاهێنان کردو و مەشقت کردەوە؟ بۆم لە تۆ تەمرینەکەی هەموو ڕۆژە نەوێت 400 مەترێکی بەربەستکەی تۆ تەمرینەکەی تەمرینی سورعەتەکەی تەمرینی قووەتەکەی تەمرینی متاڵە سورعەکەی تەمرینی ئاسنەکەی هەموو شتەکانەگرێتەوە. یاری ساحەمەدانێکێکە لە یاریان کە ئەبێ یانی زۆر بەقوات و جارە یاریەکەی من 400 وانە یەکێکە لە یارە قورسەکانی ساحەمەدان. باشە ئەڵەن بۆ ئەم یاری گۆڕەپان و مەدانە پێڵاو زۆر کاریگەری هەیە. من پێم خۆش دەداتە دکتۆر ئەحمەدیش هەر باسی چی کاتچکان زانیاری هەیە گەر کەسێک لەم یاریانەش نەزانێت حەزەکە
با بڵێن وڵامێکی دەستکرد ئێستا کێشەیەکمان هەیە کە پێڵاوی ساحەمەدان لە کوردستان و عێراقانیە نییە بۆ پێڵاوی یعنی ڕۆژی پتوڵەکان لە پێەکەی باشە بنەکەی بزماری پێوەکە بینی بێتان ئەو بڕوخی پێوەیە لەبەر ئێمە لە ڕووی عیلمی زانستیەوە سەیعترەکە بەڵام بەداخەوە ئەزانی ئەو شتە ناتوتە عێراق باسی شەکەی بۆ لەگەڵ کۆمپانیەکان قسەیە نەکراوە زۆر شوێنمان هەیە بابەتی وەرزشی ئەفرۆشنیان هاورداکەن بۆچی بیان لەوە نەکرد دیارە من خۆم لە دەرەوەی وڵاتم زۆر بینیوە لەوێ لە کێشەی وڵاتانی شەچیتە مەسەڵەن شوێنێکی کەلوپەلی وەرزشی ئەفرۆشن بە تایبەتی ئەو کەلوپەلی گۆڕپان و مەدان تایبەتە بێ شەریکار بێ کۆمپانیەکان داوا بکەن ئێستا خۆیان شارەزان لە ڕێی ئەمەزۆنەوەوانەوە بۆیان نیەت یعنی تۆزێ سەختەوە بەڵام حەقە کۆمپانیا هەبێت گرنگی با بە تایبەتی بە شتی وەرزشی بۆی بۆمان بێجا ئەو سپاکسی کەم باسیەکە دیارە پێڵاوی ڕاکردن پێڵاوی هەڵدانەکان فەرقی هەیە پێڵاوی بازانەکان هەمووی فەرق بە پێی ئەو بزمارانی کە بە سپایکسەکەوێ بە پێڵاوەکەی بە کالەکەی و کە ئەچەقێ لەو تارتانە هەر یاریە و جۆری خۆی هەیەەوە ئەو زبارانشی بۆ نمونە ئێستا یاری ڕم هەڵان لەگەڵ بازی بەرزە ئەبێ لە پاژنە شا بزمار هەبێت چونکە پاژنە دانێ بۆ جیاوازی هەیە یاریەکان نییە یا تەنها بۆ ڕاکردنەکان و بازانەکان هەمووی ئەبێ ئەو جۆرە پێڵاوی هەبێ پێڵاوەکان کالەکانی بۆ هەڵدانەکانە چونکە لەسەر کۆنکرێت فڕێیان یان شوێنێکی سەخت ئەبێ هەر کالە بێ بەس کالەکەشیان تایبەتە ئەبێ بۆ ئەو خولانەوەی کەیگەن تایبەت نابێسپرینی تابێ باشە هەرین هەڵدانی قورساییە ئامادەکاریەکانی تۆ چییە چۆنی خۆت ئامادەکەی یعنی هیچ شتێکی هەیە پێچەوانەی ڕاکردنەکەی هۆنیابێت ئەم باسیەوە کردوێ بێ ئاگام لە خواردن و لە خەو ئەم بابەتانە بێت و ئاگادارێکی زۆر منیش بە هەمان شێوە ئەبێت تەمرینی زۆری بۆ بکەیت بەڵام لەوەی هۆنیا زۆر جیاوازترە تەمرینمان جیایە خەو و خواردنمان جیایە ئەبێت ڕۆژانە بچین بۆ ساحە و بچین بۆ ئاسن تۆزە قورسە بەڵام کاتێ لە ئەخیرا ئەیبینی ئامانجەکە و زۆر خۆشە بە هەمان شێوەش زۆر یارمەتی یاریزانان نەدراوە لە شاری ئێمە لە وڵاتی ئێمە لەبەرەوەی کە پێویستمانە زۆر شت وەکو کالا وەکو پرۆتین زۆر شتیوە زۆر یارمەتیمان نەدراوە لە نێو خواردنەکانتا بەدەر لە ژەمە خواردنەکانی خۆت ئەبێ پرۆتین و هەنێک لەو بابەتانی تر کە پەیوەندی بۆەوە هەیە کە قوتی تۆ زیاتر بێ بۆەوەی کە دواتر لە یاری ڕێگە پێدراوە ئەمانە ڕێگە پێدراوە دکتۆر ڕێگە پێدراوە خواردنەکە بڵێن بەڵێ خۆی دیارە وزەبەخشنا ئەن پرۆتین هەیە دەخورێت بەڵێ هەمووی مکملی غذایی پێڵێت تۆ مەسەڵەن بۆ نمونێ من نمونەیەکی بچووکێنەوە تۆ پرۆتینی هێلکە مەسەڵەن بۆ یاریەکان بۆ زۆر یاری زۆر باش تۆ ناتوانانی دهێلکە بخۆی لەوانێ لە کەوشکێ پرۆتینە هێندەی دەهێلکە مەسەڵەن خۆتە باتێ و کۆلستۆڵ و زیان بەخشەکانیشی لێ بوو بێتەوە بەڵام هەنێک هەیە مەسەڵەن هەنێ وزەبەخش ئەوە خۆی لە جیهانی شاوە چونکە ئەمانەیە ئێستا لە عێراقی شاهەمووی خوێنیان فەحسەکرێن ئەو پشکنینە زۆر گرنگە چونکە هەیە وزەبەخش بەکارێنێ بە خۆشحاڵی ئەمان زانیاریکی وامان ناونە تێکە لە ڕووی خواردن و ئانەشەوە ئاگاداری خوارد هەرین ئەوەی تۆ پەیوەندی بە قۆڵ و شانم بلەوە هەیە زۆرترە و ڕاهێنانای ئەیکەی پەیوەندی بەوەوە هەیە یان هەموو ڕاهێنانەکان بە گشتیەکە یاسن بە زیاتر فۆکست لەسەر قۆڵ و شان زۆرتر ئەو ڕاهێنانی کێمەیەکەین وەکو ئاسن کە ئەچین بۆ قاعە زیاتر ڕاهێنانەکان لەسەر دەستەکەین و هەمان شێوە قاچیش لەبەری پێویستمان بە قاچیشمانە لەبەری لە وەختی قۆتکردنە ئەبێ دەفعی قاچیشمان لەگەڵ یابە جا ئەم وەرزشی هەرین زۆر قورسە 3 کیلۆ بەدەم ئاسانە سێمە کاڵین 3 کیلۆ ڕەنگە بڵێ 3 کیلۆ چی ئەتوانم هەڵیەم مەوداکەی وانە تۆ چەندێک مەودا ئەتوانی هەڵبەی بینی وشمانە بۆنە بازان خولانەوەکیشی لەگەڵە وانە ئەبێ دەسێت لەگەڵا بڕوا تا هاوارێکیشی لەگەڵە کات لەگەڵ هەوا هەچی هەوا لەگەڵ هێزە هەیە دەریگیت و تۆپەکە بگاتە جی خۆی ئەو ئاسنا وانە 3 کیلۆ تاقی کردوەوە لە ڕاهێنانەکان تیان زیاتر کرد ماچم خۆم بە 4 کیلۆی تەمرینەکەم بۆی لە بتوڵەکانە هێزی زۆرترم هەبێت چونکۆی تەمەنی خۆم 3 کیلۆیە وەکوتم بۆی هێنیکی کەشف کردین ڕاهێنانە دکتۆر
قەینا دەیبا چانی تریش چاومان لێکەنیان ئێوە توانن بەدیلیشتان نەبێوانە پلانی بیشتان هەیە لە بێوان. دکتۆر لانەو خوێندنگاکانە بێگومان لەنێو خوێندنگاکانە سەرتا خۆی بکە گرنگی بە وەرزش بدرێت یاخود بزانی کە ئاستی خوێنکارێک لە چه ئاستێکە دواتر کە بەشدار بێت وتر بێتە نادیەکان و خۆی تۆمار بکە لەنێو خوێندنگاکانە تا چەند گرنگی بە یاریەکانی گۆڕپان و مەدان ئەدرێ بە شێوازێکی گشتی گرنگی بە توانای خوێنکار ئەدرێ دەستی ئەگرێ ئەمە تا چه ئاستێکە. وەڵای پرسیارێکی زۆر جوانە بەداخەوە ئێمە گەڕێنەوە بۆ مێژووی سلێمانی هەمووتان بینیوتانە ئەو فیستیڤالە خۆشانەی کە ساڵانە لە خوێندنگاکان و قوتابخانەکانەکرا لە یاریگای سلێمانی چەند خۆش بێستا ئەوە ناکرێ. ئێمە هەرچی پاڵەوان بۆ جاران لە ناو فیستیڤالی ناو مەکتەبەکانە ناو خوێندنگاکانە پاڵەوانمان هەڵەبژار. بەرج نییە من زۆر جار ئەموو یەکەمەکەنا دیارە تەمەنی هەبوویان باڵا و لە ڕووی جسمۆی ئەوە نەبووە بەڵام دووەم سێمەکەیان باڵێ بە هەر حاڵ ئێمە چوونەتە ناو فیستیڤالی خوێندنگاکانەوە لێەوە پاڵەوانمان هەڵبژاردۆ و دوای گەشتون بوون بە پاڵەوانی عێراق. ئێستا ئەو فیستیڤالانە ناکرێت زۆر بەداخەوە کەنەریتێکی زۆر جوانی شاری سلێمانیش ئەو ڕێڕۆشتن و ئەو ڕەونەق و خۆشیەی ناو ئەو یاریگایە هیوادارم بە ڕێوەبەری چالاکی و دیدەواری کاوانە بکەن بۆیە زۆر ڕۆلی هەبووە زۆر ڕۆلی گرنگی هەبوو خوێندنگاکان یعنی هەتا بکرێت تۆ ناکرێت هەموو خوێندنگەیەکی سلێمانی بەسەرکەیتەوە یەکەیەک هەڵیان بژێری بەڵام ئەو لەبەردەستایە لە کاتی فیستیڤاڵە توانی هەمیان هەڵبژێری و دوایەوە کە قسە لەگەڵ بەڕێوەبەر و مامۆسای وەرزشیانەکەی بێگومان ڕۆڵێکی زۆر گرنگی هەبوو لە هەموو جیهانە هەمانگی دروست بکرێت لەگەڵ مامۆستایانی وەرزشدا ئەوان بوون منە چەند کەسێک هەڵبژێرن اختیارێکی کەن و بینێرە لای ئێوە کەسانی وەکو ئێوە تا ئێوەش توانن پەرایان پێ بدەن. بەڵێ ئێمە جوانە ئێمە دایمە ئەومان کردووە بۆ ئێوە هاوڕێیانەمان کە لە خوێندنگاکانان بە تایبەتی ئێمە قۆناغی چوارەکانمان لە زانکۆی سلێمانی تەطبیقیان هەیە کارپێکردنیان هەیە لە خوێندنگاکان یەکسەر ئەویان پێڵێ مەڵێم یەکێ بارەمەند بوو زانیتان بێنن بە تایبەتی بۆ یارەکەی من ئەڵم بیرە نەچێ لەگەڵی و یەم وانەی خۆ ئەوش لێ پرسم بزانم چ پاڵەوانە بۆ هەڵبژاردنم ئەوە ڕۆڵی خۆی زۆر باشە جا بە بزانم ئامانجی هەر یەک لە هەرین و هۆنیات چییە ئێستا ئێوە هەر یەکەتان و لا پاڵەوانێتێکی گەورەیە لە یەکەمتان بەدەستێناوە حەز ئەکەن تا تەمەنتان گەورەتریشە بە بەردەوام بن لەم بوارێکە خۆتان دیاریتان کردو چکە ڕەنگە زۆر بەمان لە یەکێک لە تەمەنەکانی ژیانمانە وەرزشمان کرد بێ حەزمان بەم پاڵەوانێتیانە هەبوو بەڵام دواتر وازمان لە هێناوە لە هۆنیاوە دەست پێەکەم ئامانجی تۆ چیە خەونی تۆ چیە نازنا و مەسئولیەتە بەرپرسیارە دێ بێ هەڵی بە دڵنیاییەوە ئامانجی منە ئێستا من خوار 18 ساڵم یعنی بۆ لاوان بۆ نا ڕیکۆردم شکاندووە حەزەکەم کە بۆم نا خوار 20 ساڵ و سەر 20 ساڵیش ڕیکۆرد بشکێنم بەردەوام بم ئێستا من خۆم تا وەرزشم هەڵبژاردووە بۆ ژیانم یعنی ئەگەر بوونە ڕۆژێکیش واز لە یاریزانێتیم بێنم حەزەکەم بمەوە مامۆستای وەرزش یاریزانی خۆم هەبە ئامانجمەوەیە ئەم بتوڵەی تونسا نەتیجەیەکی باشم هەبە دوای خۆم ئامادەکەم بۆ بتوڵەی ئاسیا بتوڵەی هەر دیسانە وڵاتانی عەرەب غەربی ئاسیا بتوانم ڕۆژێک لە ڕۆژان لە ئۆڵمپیادا بەشداریکەم باشە وڵای بەم پرسیارێک بکەم و پرسیارێکی تری بە دوای خۆی هێنا ئەوانی کە وەکو تۆ لە نێو یانەیەکدا یاری دەکەن نازناو بەدەستێنم پلە بەدەستێنم وت قۆناغی دوانزەی توانە من تاوام تەواوت کرد نمرەکە چەند من نمرەکەم 6 بوو ئەچیتە کۆلێژی پەروەردە وەرزش وانە یعنی ئەوە خەوند بوو یان شیتر لە خەیاڵتا بوو بەڵام من کاتی امتحانەکانیشە خەریکی تەمرینی خۆم یعنی من کاتی امتحانەکان امتحانی وزاری بوو بەیانیەکەی کە لە امتحان تەواو بووم ئەچوم بۆ ئاسن عەسرەکەی هاتم بۆ ساحەوە لای دکتۆر دیسانە تەمرینمە کردەوە ئێستا زۆر تەلەبا بینم کە وازیان لە هەموو شتێکی ژیانیانەوە هەفتەیان هێناوە من وەرزشی خۆم کرد و هەموو شتێکی مۆسیقاژ ئاسپەکەم هەموو شتێکی خۆم کرد و یعنی لەوانەیە دەرەجەکەم بەرز نەبە بەڵام ئەو شتێکە خۆمە ویست بەدەستمێنە بەڵام گرنگەوەی بە شێوازێکی سەرکەوتوانە قۆناغی شەشی دوانزەی ئامادەیت بڕی چونکە وەگەزانین لە بەردەمی زۆربەی زۆرمانە ئەمە وەکو شاخێکی زۆر گەورەوە بۆ ئێستا تۆ بڕیداشیش لە کۆلێژی پەروەردەی وەرزش وەربگیرم بە بەرزترین دەرەجەکە ئیختیبارمان کردەوە نمرەش پێوەری سەرکەوتن نیەوانێ مامۆستا چەند گرنگە بۆ کۆمان ئەو خوێندکارانە یان ئەو یاریزانانەی کە ئاوهان
ئامانجەکەیان دواتر لە بواری وەرزشە چڕ بێتەوە. زۆر گرنگە ئێمە لە خۆمانەوە سیرەکەین ئەمان و نمرەمان هەر چەند بێ هەرە چینە کۆلیجی وەرزش بۆیە ئێمە لە خلالی تەجروبەی خۆمان ئەوە دەرکەوتووە ئەوانی کە خولیان هەیە لە هەر خوێندکارە باشەکانە بن ئێستا کە ماستەر و دکتۆرا وەرەگرن ئەو دکتۆر و ماستەرانە زۆر جیاوازن کەوانی کە بە حەزی خۆیان هاتوون بۆیە ئەوانەژە توان خەڵکی کە پێ بگێنە. باشە با دوایین پرسیار لە ئەرینیشکان خەونی تۆ دەوێت چی بکەیت دوای ئەمە؟ خەونی من ئەوەیە کە ڕیکۆرد بشکێنم و چم بەشداری پاڵەوانێتەکانی دەرێ وڵاتکەم دوای کە ڕیکۆردم شکان یەکەم جا با ڕیکۆرد بشکێنم حەزم لێ بەشداری ئۆلۆمپیاتکەم زۆر زۆر. ئینشەڵڵا تان بینینەوە لە ئۆلۆمپیاتە جیهانیەکاندا دوایین شتێک کە پێتان خۆش بە باسیکەن. وەڵام من سەبارەت بە فیلمەکە زۆر جوان لێتانە ئەوەی هۆنیا ئەگەر دیقەت بەن هۆنیا زۆر ئەوان بەجێڵێ ئەگەر ڕکەبەرێکی عێراقی لەگەڵا بووە ژمارەکەی زۆر لەوە باشترە مەگەر لە ئاخیرا کێشەی نەگەل لە تەنیشتی وەیان نزیکی بێ حتممەەوە ڕیکۆردی وێ من هیوادارم ئەم پەیامم بۆ ئەو خێزانانەیە کە ئازانن بەهرەیەک لە مناڵەکانیان هەیە کچ بێت یان کوڕ بێ بینێرن بۆ یانەکانی سایمە لە ینی سلێمانی وە خۆشحاڵی و ینی سلێمانی ینی دایکە یانەیە کە خەڵکی پەروەردەیی و باشی تایە دڵنیایانە کە مەگەر خۆی بەهرێکی شتیا بێ ئەنگەێنینەوە ئاستی کە ئەم دوو پاڵەوانە جوانە گەشتون سپاسانە. دەستەکانتان خۆش بێ ئومێد دەکەین کە لە خوێندنگەکانیشە هاوشێوەی ساڵانی ڕابردوو گرنگی تەواو بە بواری وەرزش و بە لایەنە جیاوازەکانی بدرێتەوە.